هەڵدانی کەشتی وڵای ئاسمانی بار هەڵگر ناسراو بە دراگن بەرەو وێزگەی ئاسمانی نێونەتەوەیی ڕەنگە لە مێژووی لێکۆڵینەوەی ئاسمانیدا تۆمار بکرێت و دەستپێکی ئایندەی سیستمی ڕێدۆزی نێوان هەسارەکان بێت. جگە لە باری کەرەستەی نوێ کەشتی ئاسمانی دراگن تەلسکۆپێکی تایبەتی بار کردووە کە پێی دەگوترێت دۆزەرەوەی پێکهاتەی ناوەوەی ئەستێری نیوترۆن. تەلسکۆپەکە لە نزیکەوە دەڕوانێتە ئەو ئەستێرە ئاڵۆزانە ئەستێری نیوترۆن لە قەوارەدا بچووکن و تیرەکەی 15 بۆ 20 کیلۆمەترە، بەڵام ڕەنگە بارستەکەی بگاتە بارستەی 2 ڕۆژ و چڕیەکەی هێندە زۆرە کە تەنانەت بڕی یەک کەوشکیچە لە مادەی ئەستێری نیوترۆن ڕەنگە کێشەکەی بگاتە نزیکەی 10 ملیۆن تۆن. لە حاڵەتی ئەو جۆرە چڕیەدا نازانین کە ئایا مادە چۆن ڕەفتار دەکات، هەروەها نازانین کە ئایا مادە چییە، جا هەر بۆیە نازانین پێکاتەی هەساری نیوترۆن چییە و هەروەها لە نێو ئەو هەساراندا چی دەگوزارێ. بەڵام هەسارەی نیوترۆن خەسڵەتی بەکەڵکی هەیە لە جەمسەری باکوور و باشووریانەوە. ئەو هەسارانە کاتێک زۆر بە خێرایی و بەردەوام دەسوڕێنەوە تیشکی بەهێزی ئەکس دەدەن. جا ئەگەر ئەو تیشکانەی دەری دەدەن بە ئاراستەی ئێمە بێت وەک تشکی ڕێنماییکردنی ئاراستەکردن دەیبینین. کاتی تشکدانەکانیشی ئەو پەڕی جێگیرن. لە ڕاستیدا ئەو هەسارانە بە بەراورد لەگەڵ هەساری زەویدا لە شوێنی جێگیردان و ئەمەژوا دەکات هاوشێوەی سەتەلایتەکانی GPS بن. لەو تاقیکردنەوەی بە سەکستاند ناو دەبرێت زانایان هەوڵ دەدەن بگەنە ئەو دەرەنجامەی ئەو تیشکانی هەسارەکانی نیوترۆن دەیدەنەوە بۆ گەڕانی ورد لە نێو هەسارەکاندا بەکار بهێنرێن. زۆر جار دەبیستیت کە سەتەلایت و GPS پێیان دەگوترێت بەشێکی وڵایی. ئەمانە بۆ ئێمە دەبنە خودی تیشکدەران و بۆمان دەبنە کاتژمێری ئەتۆمی. تیشکەکانیان نیشانەیەکن کە بەهۆیانەوە تێیان دەڕوانین و نیشانەکان وەک پێوەەر بنیاد دەنێنەوە بۆ نۆژەندکردنەوەی سیستەمی گەڕانی وڵایی. گەشتی ئاسمانگەڕان لە ئایندەدا بۆ هەسارەکانی دیکە و پچرانی پەیوەندیان لەگەڵ زەویدا ئەو پەڕی مەترسیدار دەبێت. هەر بۆیە دیاریکردنی شوێنەکانیان لە وڵاییدا ئەو پەڕی گرنگە. پرۆژەی نایسە سەکستاند لەلایەن ئاژانسی ناساوە دەستەبەر کراوە پێکەوە لەگەڵ زانایان لە زانکۆکانی لێکۆڵینەوەی وڵایی کە لە پێناو قازانجدا کار ناکەن چاوەڕوان دەکرێت ئەو پرۆژەیە 18 مانگ بخایێنێت و پاشان تەلسکۆپەکە بۆ بەکارهێنانی لەلایەن لێکۆڵەرەوان لە سەرانسەری جیهاندا ئامادە دەبێت.